من ئێستا لە زۆنگاوەکانی جبایشم ئەو ئاوەی دەبینن ئاوێکە وەک دەبینن لێڵە ئاوێکە پڕە لە خوێ بە کەلک نایە بۆ خواردنەوە تەنانەت ماسی و گیانلەبەرەکانی نێو ئەو زۆنگاوە گرفتیان هەیە. ئەبوو کەوسەر دەڵێ لە دایکبوونی من لەو شوێنەیە ئەو ڕەوشەی ئێستا دەبینم بە تەواوی تەمەنم قەت نەمبینیوە ئەوەی بەسەر جبایش هاتووە بە حەیاتی بەسەر هیچ ناوچەیەکدا نەهاتووە. دۆخی گامێشەکان چۆنە؟ ئێستا بەهۆی وشکە ساڵیەوە هەم ماسی و هەم گامێشەکان دۆخیان خراپە چونکە هەردووچیان لەسەر ئاو دەژین. ئەی ژمارەی ماسی کەم نەبووتەوە؟ بەڵێ زۆریش کەم بووەتەوە دەتوانم بڵێم لە سەدا 90 ماسی لە سەدا 90 بەجددیتە؟ بەڕاستیمە گامێشەکانیش لە سەدا 70 بۆ 80 کەمیان کردووە. بەڕێزانم ئەوەی ئەبوو کەوسەر باسی لێوە دەکات بەڕاستی کارە ساتە ڕێژەی بوونی یعنی ناوچوونی ماسی لەو ناوچێ دەرێت لە سەدا 90 ڕێژەی ناوچوونی گامێشەکانیش لەو ناوچەیە 75 بۆ لە سەدا 80.